زانای بواری فیزیا و شارەزای ئەتۆمی ئێران موحسین فەخریزادە کە یەکێک بوو لەو کەسانەی ڕۆڵی گرنگی هەبوو لە پرۆگرامی ئەتۆمی ئێران لە ئاکامی هێرشێکدا لە نزیک تاران تیرۆر کرا. فەخریزادە بەدەر لەوەی پرۆفیسۆری بواری فیزیا بوو لە زانکۆی ئیمام حوسێن و سەرۆکی دامەزراوەی لێکۆڵینەوە سەر بە وەزارەتی بەرگری ئێران بوو. هاوکات کەسێکی ناسراویش بوو لە چالەکیەکانی بواری سەربازی بەمەش ببووە جێگەی ئامانجی ئیسرائیل. فەخریزادە لە ساڵی 1950 لە شاری قومی نزیک تارانی پایتەخت لادایک بووە. لە ساڵی 1970 دوای شۆڕشی ئیسلامی ئێران چۆتە ڕیزی سوپای پاسدارانی ئەو وڵاتەوە. فەخریزادە بەهۆی ئەوەی ڕاوێژکاری سەرەکی سوپای ئێران و وەزارەتی بەرگری بووە، هاوکات سەرۆکی ناوەندی لێکۆڵینەوەی فیزیکی ئێران بوو لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانەوە لە 24 ئاداری 2007 خرایە نێو لیستی سزاکانەوە. فەخریزادە یەکێک بوو لەو کەسانەی کە ڕۆژنامەنووسانی ڕۆژئاوایی خوازیار بوون دیمانەی لەگەڵدا ئەنجام بدەن، بەڵام ئیدارەی تاران لەم چەند ساڵەی دوایی ڕێگری لە بڵاوبوونەوەی زانیاری پەیوەندیدار بەو زانایە دەکرد و ڕێگەی نەدا پشێنەرانی ئاژانسی وزەی ئەتۆمی نێودەوڵەتی چاویان بەو زانایە بکەوێت. فەخریزادە لەلایەن ڕێکخراوانی هەواڵگری ڕۆژئاوا بە باوکی پرۆگرامی ناوەکی سەربازی ئێران ناودەبرا و کاری ئەوە بوو پرۆگرامی ناوەکی زانستی ئێران بخاتە بواری کرداریەوە. باز لەوە دەکرێت کە فەخریزادە وەک پرۆفیسۆرێکی بواری فیزیا پرۆژەی ئامادی بەڕێوە بردووە کە یەکێک بووە لە پرۆگرامە نهێنیەکانی ئێران لە ساڵی 1989 بە مەبەستی پێشخستنی بۆمبی ئەتۆمی. فەخریزادە یەکێک بوو لەو 5 هاوڵاتی ئێرانەی کە لەلایەن گۆڤاری فۆڕین پۆلیسی ئەمریکی خرابووە لیستی بەهێزترین 500 کەسی جیهانیەوە. هاوکات ئەوەش دەزانرێت کە فەخریزادە ڕۆڵی کاریگەری هەبووە لە واژووکردنی ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئێران و کۆمەڵەی وڵاتانی پێنجکۆیەکەوە. ناوی موحسین فەخریزادە کە بە ئەندازیاری پرۆگرامی ناوەکی ئێران دادەنرێ لە دوای سیمینارێکی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین ناتانیاهۆ لە بارەی پرۆگرامی ئەتۆمی ئێران لە ساڵی 2018دا زیاتر بیسترا و زانرا. سەرچاوەکانی ئیسرائیلی ڕایانگەیاندبوو کە موساد لە ساڵی 2018دا هەوڵی کوشتنی موحسین فەخریزادەی داوە بەڵام سەرکەوتوو نەبووە. لە لایەکی دیکەشەوە بە پێی هەواڵێکی ئاژانسی هەواڵی فارسی ئێران ناوی فەخریزادە لە لیستەکانی نەتەوە یەکگرتوەکانەوە بەدەست موساد گەیشتووە. فەخریزادە بە شارەزای بواری فیزیای ئەمریکی ڕۆبێرت ئۆبنهایمەر بەراورد دەکرا کە لە چلەکانی سەدەی ڕابردوو ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە بەرهەمهێنانی بۆمبی ئەتۆمی لە ئەمریکادا.